وتوێژی جوتیارێکی کورد و عەرەبێکی هاوردەیە لەسەر زەویە کشت و کاڵەکانی سنووری پەڵکانە و سەرگەڕان. جەبار خەباش خۆی وەکو نوێنەری جوتیارانی عەرەبی هاوردە لە سنوورەکە ناساندووە. ئەو دەڵێت ئێمەش وەکو جوتیارە کوردەکان مافی خۆمانە و بەڵگەی مڵکداریە و زەویانەمان هەیە. عندنا عقود وعندنا قرارات محكمة. ئێمە گرێبەست و بەڵگەنامەی دادگامان هەیە. بەردەستە و پشتڕاست کراوەتەوە و هەروەها بەڵێنامەمان هەیە کە نەتوانین دەست لەم کارە هەڵبگرین. ئێمە لە ساڵی 1973 هاتووینەتە ئێرە. ئێمە بە بەڵگەوە دەیسەلمێنین و دەتوانم بەڵگەکانتان پێ بدەم. ئەگەر نەمان سەلماند قبوڵی مەکەن. ماوەی هەفتەیەک دەبێت بە پێی فەرمانێکی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک دروێنە لە جوتیارانی کورد قەدەغە کراوە. ماوەی 2 ڕۆژیشە عەرەبی هاوردە بە پشتیوانی سوپای عێراق هاتوونەتە گوندی پەڵکانە و خێمەیان هەڵداوە و داوای بەرووبوومە کشت و کاڵیەکان دەکەن. جوتیارانی کوردیش لە سنوورەکە هۆشداری لە تێکچوونی بارودۆخەکە دەدەن. مناقشەکەی ئێمە مناقشەیە ئەو دەیەوێتە ئەو چی ود من بەخسای ئەو بکەم بەخسای ئەو ناکەم. من حەقیقان چی ئەوەرێ من بۆ لە حەق خۆ کۆژەوە ئەو داوای حەق خۆی کە بۆ کاکە من حکومەتم من پەرلەمانە من سکرتێری حیزبم من چیم هاتووە لە گیان من ئەوە تەفەرمو خۆتان لەوێن دەری من پێمەرێتن دەڕودانەکە من هین بە دەرێ من ناڕۆم هەتاکو حەلم بۆ نەکەم بۆ حەلای منە بۆ من محافظم بۆ من پەرلەمانی عێراقم بۆ من وەزارەتی داراییم تەعویزی بدەم تعویزی چیە باو تعویزی 28 ساڵ بدا بە من مقابلەکە دانیشت چی سەرف کردووە 28 ساڵەکە من بخاتە بەرامبەر ئەوەی کە من زیانم لێی داوە دا قەزاری شەکەم ویاننا ئەم دۆخە زۆر خراپە یعنی من نوێنەری ئەم خەڵکەم ئەم دۆخە زۆر خراپە و داوا لە سەرکردایەتی کورد دەکەم و لە بەغداش دەکەم تەداخلی ئەم مەوزوعە بکەم ئەم کێشەیە بە یاسایی چارەسەر بووە هەموو مادەی سەوتولیان وەرگتووە مادەی سەوتل ئەم بریارانەی چارەسەر کە ئەم کێشەی چارەسەر کردووە بەڵام بەداخەوە هێزە عەسکەری پاڵپشتیان دەکات چەند جارێک ئێمە هەموو جارێرین بە یاسا مانعمان نییە بە زراعە مانعمان نییە بە سوپات پشتگیریان دەکات و داوا لە سەرکردایەتی کوردیش دەکەم یعنی بەڕاستی دەبێت لەمەوە بوەستین هێزی پێشمەرگەش تەداخلی ئەم مەوزوعە بکات چکە ئەم سوپایە ناتوانێت محاید بێ دائیمەن تەرەفی ئەوانە بەداخەوە یعنی چکە ئەمە ئیشی سوپانیە ئێمە ناحیەکەمان کەوتێتە بەر دوو فرقەی 8 و فرقەی 14 فرقەی 14 هیچ تەداخل ناکات خۆی زانی یاسایەکان و قەرارەکان و مادەی 140 چۆنە بەس فرقەی 8 لە ڕێی علاقاتی شخصی و لە ڕێی عەشایری و تەداخل دەکەن ئەومە هەر مەحاناتمان لەدەست ئەم فرقەی 8 بەداخەوە هەرچەندە هەوڵەکان بۆ چارەسەری ئەو گرفتە بەردەوامە بەڵام بەهۆی سووربوونی عەرەبە هاوردەکان لەسەر داواکاریەکانیان و داکۆکی جوتیارانی کورد لەسەر مافەکانیان ئەو گرفتە چارەسەر نەکراوە و جوتیارانی کورد ناتوانن بەرووبوومەکانیان بدورنەوە. دوایەوەی هەفتەی ڕابردوو بە پێی بڕیارێکی فێرقەی هەشتی سوپای عێراقی دروێنە لە جوتیارانی کورد لە سنووری سەرگەڕان قەدەغە کراوە ماوەی 2 ڕۆژ عەرەبە هاوردەکان لە نێو گوندی پەڵکانە مانیان گرتووە خێمەیان هەڵداوە داوای ئەو بەرووبوومە کشتتوکاڵیانە لە جوتیارانی کوردەکەن جوتیارانی کوردیش لە نێو گوندی پەڵکانە بەرامبەریان وەستاون داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بە پێی یاسا چارەسەری ئەو بارودۆخە بکەن ئەگەرنا بارودۆخەکە بەرەو خراپتر هەنگاو دەنێت چیانوری کەناڵی پەیام گوندی پەڵکانە سنووری سەرگەڕان